شێخی گەورە مامۆستا فەرمانی خۆمان کاکە حەلی حەمە خۆرانی خارێ خۆم بە قوربانت بم یای گەورە مامۆستا فەرمانی خۆمان جەماعەتی شەموو لە ژۆرێنا گۆران تادان و کە ڕۆلێکی باشی هەبووە کە برادرانە لێک نەبن خەڵکەکی زۆر لە بینمان بووە هیوادارم وازمان لێ بینن باشی جوان بکەین ڕزا ئەنێنە بینمان کاما سم نادەی سم نادەی قوربانێ و درەت بمێ کودێلی قاتیلەکەم بگیرین قوربانە ئەو لە خۆشییانە برام شکستان نەبینم یەک بێکتان دەکوژم یەک کەس پێی لە من جودا بە قوربانتان بە قوربانت قوربانە فیلمەشکانی برای خۆ ئەگەر گوڵم لۆنگۆ ها خۆم نەدەوەزێنێ بە قوربانت برای کەسی کار برای من هاو هاو قوربانت بنە بۆ خواتان لەگەرە هیوادارم هەموو خەڵک وازمان لێبینی باشی جوان بکەین کاکە لێمان ناگەڕێن وەڵڵا هەر ڕۆژێ شتێکمان لە ناو ڕوودەدا ڕزاعن واز بینن وازمان لە هەموو کەسی نایە ڕزاعن خوا و برایانە لێک مەکەن میرانی برا ئەو برایانە لێک مەکەن خوا بەسە وەڵڵا گوناحتان نەگاتی کاکە قوربانت دەبم برا خۆ